الحمد لله رب العالمين، وصلوات الله وسلامه وبركاته على جميع الأنبياء والمرسلين، خصوصا سيدهم وأفضلهم وخاتمهم إمام المتقين وقائد المجاهدين وسيد الأولين والآخرين محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست، بینەران و بیسەرانی بەڕێز، ئەم ئاڵقەیەمان ئاڵقەی 27ەمە لە بابەتی چۆن دەبینە مسلمانی ڕاست و ساخ. لەم ئاڵقەیەدا لەژێر ناونیشانی خۆپاراستن لە قەدەغەکراوەکان و خوخدەی خراپ، هەرچەند لە ڕابردووشدا کەم و زۆر ئاماژەیەکمان پێدا، بەڵام ئەم ئاڵقەیە تایبەت دەکەین بەوەوە کە یەکی دیکە لە هۆکارەکانی دەستەبەرکردنی موسڵمانەتێکی ڕاست و ساغ ئەوەیە کە دەبێت موسڵمان خۆی بپارێزێ لە قەدەغەکراوەکان و خۆشی بپارێزێ لە خوخدەی خراپ، لە هەموو ئەو ڕەوشت و ڕەفتارانەی کە خراپن، شەریعەت و بەرنامەی خوا ڕەفزی کردوون و پێچەوانەی عەقڵی سەلیم و زگماک و فیتڕەتی ساغیشن. سەرەتا من پێناسەیەکی ئەو ناونیشانە دەکەم، دوای باسی ئەوە دەکەین کە چێ دەتوانێت خۆی لە قەدەغەکراوەکان بپارێزێ و نەیانشکێنێ و ڕەوشتە دزێ و خراپەکان لە خۆی دوور خاتەوە، و دواییش چەند ئاەتێک و چەند فەرمایشتێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە تیشی زیاترمان بۆ دەخەنە سەر ئەو مەسەلەیە دایان خەینە ڕوو. مەبەستمان لە خۆپاراستن لە قەدەغەکراوەکان و خوخدەی خراپ ئەوەیە کە موسڵمان مادام بەندەی خوایە، خۆی بە دەستکراوە نازانێت لە بەرامبەر خواردنەکاندا بەبێ ئەوەی وربێتەوە کامیان حەڵاڵ و کامیان حرامە، کامیان پیس و زیان بەخش و کامیان سوود بەخش و بەکەڵکە، لە بەرامبەر قسەکاندا کامیان چاکە و کامیان خراپە، و لە بەرامبەر کردەوەکاندا و لە بەرامبەر کۆی هەڵس و کەوتەکاندا دەستی کراوە نییە بە کەیفی خۆی نەفسی چی پێخۆش بوا بکات، بەڵکو وەکو یەکێ لە عاریفە خواناسەکان دەڵێ ومن ئەباح النفس ما تهواه فإنما إلهه هواه. هەر کەسێک نەفسی چی پێخۆش بوو بۆی ڕەوا بکە، ئەوە ئارزووی خۆی کردوتە پەرستراوی خۆی. موسڵمان ئەو کەسەیە کە ڕاستە ڕێی خۆی پەروەردگار دەگرێ، ڕێبازەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ڕەچاو دەکا و دەیگرێ لە هەموو هەڵس و کەوتی ژیانیدا. کەسێک بە دوای ئاین و بەرنامەی خوا بکەوێ، بە دوای ڕێباز و ڕێوشوێنی پێغەمبەر بکەوێ صلی الله عليه وسلم، گومانی تێدانی خۆی لە قەدەغەکراوەکان دەپارێزێ و خۆشی لە خوخدە و ڕەوشت و ڕەفتارە دزێ و ناقۆڵایەکان دەپارێزێ. موسڵمان کەسێکە بەر لەوەی خۆی لە قەدەغەکراوەکان بپارێزێ، ئەرکەکانی شەرشانی جێبەجێ دەکا و بەر لەوەی بیر بکاتەوە لە ڕەوشتە دزێ و خراپەکان خۆیان لێ دوور بگرێ، ڕەوشتە پەسند و چاکەکان ڕەچاو دەکا. هەر کەسێک ئەرکە شەرعیەکان جێبەجێکە، ڕاستەوخۆ بە شێوەیەکی ئۆتۆماتیکی لە قەدەغەکراوەکان دەپارێزرێ، و هەر کەسێک ڕەوشتە جوان و پەسەندەکان ڕەچاوکە بە شێوەیەکی ئۆتۆماتیکی لە خوخدە خراپەکان کە دژ و پێچەوانەی ڕەوشتە چاکەکانن دەپارێزرێ و سەلامەت دەبێ. بۆیە دەچمە سەر بڕگەی دووەم، چێ دەتوانێ قەدەغەکان نەشکێنێ و ڕەوشتە دزێ و خراپەکان ئاکارە ناپەسندەکان لە خۆی دوور بگرێ. بە تەکید کەسێک کە
بەر لە هەموو شتێک لەگەڵ کتێبی خوادا کارلێک دەکا کتێبی خوا دەخوێنێ لە کتێبی خوا تێدەگا بە کتێبی خواوە پابەند دەبێ و پاشان ڕێبازی پێغەمبەر صلى الله عليه وسلم ڕێوە شوێنەکەی ڕەچاو دەکا پێغەمبەر عليه الصلاة والسلام لە فەرمایشتێکیدا دەفەرمێ ئینەما هما اثنان كتاب وهدي فأحسن الكتاب كتاب الله وأحسن الهدي هدي محمد صلى الله عليه وسلم دوشتن کتێبێک لەگەڵ ڕێوشوێنێک باشترین فەرمایش کتێبی خوایە و باشترین ڕێوشوێنی پێغەمبەری پێشەوایە صلى الله تعالى عليه وسلم کەواتە کەسێک دەتوانێت خۆی لە شکاندنی قەدەغەکانی خوا بپارێزێ و خۆی لە ڕەوشت و خوو خدە خراپەکان بپارێزێ کە پابەند بێ بە کتێبی خواوە و بە ڕێوشوێنی پێغەمبەری پێشەواوە صلى الله تعالى عليه وسلم وەکو گوتیشم مسلمان بەر لەوەی خەفتانی ئەوە بکە چ شتێک قەدەغەیە نەیشتێنێ و چ شتێک خوو خدەی خراپە توخنی نەکەوێ دەبێ خەفتانی ئەوە بکە چ ئەرکێکی شەرعی لەسەر شانە جێبەجێیکە و چ ڕەوشتێکی جوانە ڕەچاوی بکە ئەو کاتە ئەگەر ئەرکە شەرعیەکانمان بەجێهێنان ئەرکە شەرعیەکان دەمان پارێزن لە لادانەکان لە تاوانەکان لە خراپەکان خوای پەروەردگار وا دەفەرمێ ئین الصلاة تنهى عن الفحشاء والمنكر نوێژ قەدەغە دەکاوەتە خاوەنەکەی قەدەغە دەکا لە هەرچی گوناحی ناقۆڵا و ناشیرین هەیە و لە هەرچی گوناح و تاوانی خراپ هەیە ئەگەر نوێژکەر بی نوێژەکەت بۆ دەبێتە قوتابخانە و پەروەردەت دەکا پاکت دەکا و چاکت دەکا و ڕاستت دەکا هیچ گومان لەوەدا نییە هەر بۆیە ئەو نوێژکەرەی کە لە خراپە دوور ناکەوێتەوە نیشانەی پرسیار دەکەوێتە سەرخۆی و نوێژەکەشی نوێژ دەبێت ئینسان ڕاست و پاک و ساغ و چاک بکە ئەگەر نوێژەکەت کاریگەری لەسەر تۆ دانەنا دەبێت چاوی پێدا بژێڕێەوە وا پێدەچێت تۆ تەنیا جموزۆڵێکی فیزیکی و ڕواڵەتیت ئەنجامدابێ بەڵام لە دڵ و دەروونەوە کارلێکت نەکردووە لەگەڵ ئەو شەم مبارەکانی کە دەیانڵێ لە نوێژەکەتدا هەر لە نیەتهێنانەوە هەتاکو دوعای دەست پێکردنی نوێژ دوعای ئیستیفتاح پاشان خوێنی سوورەتی فاتحە ئاەتەکانی دوای سوورەتی فاتحە زیکری ڕوکوع هەڵسانەوە لە ڕوکوع زیکری سەجدە نێوان دوو سەرجەکان زیکرەکانی تەحیات وا دیارە تۆ لیان حاڵی نەبووی بۆیە کاریگەریان لەسەر دانەناوی مسلمان ئەگەر ئەرکەکانی سەرشانی جێبەجێکە لە بەرەکەتی جێبەجێکردنی ئەرکەکانی سەرشانی بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە قەدەغەکراوەکان دەپارێزرێ وەکو من جارێک لەگەڵ کەسێکی عەلمانیدا وتوێژم بوو ئەو لافی ئەوەی لێدەدا فەرقی نوێژکەر و نوێژەکەر نییە من گوتم بۆ ئەوە کە بزانین نوێژکەر و نوێژنەکەر چەند جیاوازن 100 نوێژکەر بێنە 100 نوێژەکەریش بێنە لە 100 نوێژکەرەکە تێ بفەکەرەوتیان و ڕامێنە چەند داوێن پیس و پیاوکوژ و ڕێگر و شەرابخۆر و دز و جەردە و ستەمکاریان تێدایە لە 100 نوێژەکەرەکەشەوە ڕامێنە چەندیان تێدان کابرا ماوەیەک ڕاماوکتی وەڵا لە 100 نوێژکەرەکە بەدەگمەن تیاندا بێ بەڵام 100 نوێژنەکەرەکە کەم وایە تیاندانە بێت کە جیرۆدە بۆ بێ بە زۆرێک لە گوناحانەوە گومانی تێدانیە کە ئەوەی خوا دەیفەرمێ وایە ئین الصلاة تنهى عن الفحشاء والمنكر جا نوێژ بە ئەندازەی خۆی ڕۆژوو بە ئەندازەی خۆی حەج و عومرە بە ئەندازەی خۆی زەکات و ماڵبەخشین بە ئەندازەی خۆی قورئان خوێندن زیکر و دوعا پاڕانەوە و هەموو ئەرکە شەرعیەکانی دیکە هەر کامێکیان کاریگەریەکی تایبەتی لەسەر مرۆڤ هەیە کە ڕاستی کا و پاکی کا و چاچی کا و بەو شێوەی لێ بکە کە خواپەسەند بێ کە وا بوو ئەو کاتە زۆر پێویستی بە خۆ عەزیەتدان ناکە بیر بکاتەوە چ شتێک قەدەغەیە توخنی نەکەوێ هەر خواپەرستیەکانی و بەندایەتیەکەی بۆ خوا دووری دەخاتەوە لە قەدەغە کراوەکان هەروەها ئەگە خۆی بە ڕەوشتە جوانەکان ڕازاندەوە ئەگەر ڕاستبێژ بوو خۆی لە درۆ دەپارێزی ئەگەر ئەمانەت پارێز بوو خۆی لە خیانەت دەپارێزی ئەگەر بە ڕەحم بوو خۆی لە دڵڕەقی دەپارێزێ ئەگەر خۆ بە کەم زان و خاکی بوو خۆی لە خۆ بەزلگری دەپارێزێ ئەگەر سینە صاف بوو خۆی لە حەسەد و بغز و غەرەز دەپارێزێ ئەگەر بەرامبەر بەم ئەهلی
ئیسلام و بەرامبەر بە خەڵک بەگشتی بە زەی و پەرۆشی لە دڵدا بوو دڵسۆزی بۆیان هەبوو خۆی لە مخەرنەتی و خراپە دەپارێزی. کەواتە ئەو کەسە دەتوانێت قەدەغەکان نەشتێنێ و خۆی لە خوو خدەی خراپ بپارێزێ کە پابند بێ بە شەریعەتی خواوە و لەسەر ڕاستەڕێی خوای بەرزی مەزن و ڕێوشوێنی پێغەمبەری پێشەوا عەلەیهی سەڵات وەسەلام بەڕێوە بچێ. با تەماشای چەند دەقێک بکەین. خوا سوبحانە وتەعالە لە ئاەتەکانی پێش ئاەتەکانی کۆتایی سوورەتی الأنعام دا فرمي قل تعالوا أتل ما حرم ربكم عليكم ألا تشركوا به شيئا وبالوالدين إحسانا ولا تقتلوا أولادكم من إملاق نحن نرزقهم وإياكم ولا تقربوا الفواحش ما ظهر منها وما بطن ولا تقتلوا النفس التي حرم الله إلا بالحق ذلكم وصاكم به لعلكم تعقلون. دا فرمي بلي ورن با بەسەرتان دا بخوێن و خوا چی لێ قەدەغە کردوون. هیچ شتێک مەکەنە هاوبەشی خوا لەگەڵ بابودایکتان چاک بن واتە دڵی بابوداک نێشێنن بەڵام ئەوەندە بەس نییە دڵیان نێشێنی بەڵکو دەبێت لەگەڵیان چاکبی. دوایی دەفەرمێ منداڵەکانتان مەکوژن لە بەربرسێتی ئێمە ژیوی ئەوانیشی ئێوەش دەدەین. دوایی دەفەرمێ ولا تقربوا الفواحش ما ظهر منها وما بطن نزیکی گوناحە ناقۆڵایەکان مەکەونەوە چ ئەوانەی ئاشکرا پەنهان چ ئەوانەی ئاشکران چه گوناحە ئاشکراکان چ پەنهانەکان توخنیان مەکەون. ولا تقتلوا النفس التي حرم الله إلا بالحق ئەو نەفسەی خوا قەدەغی کردو بە حەقی خۆی نەبێ مێکوژن واتە بە تۆڵە. ذلكم وصاكم به لعلكم تعقلون ئەمەتان خوا ئامۆژگاری ئەوەی پێکردو بۆی بفامن عەقڵتان بێ تووشی و خراپانە نەبن. دوایی لە درێژەی ئاەتەکاندا کە سێ ئاەتی مبارەکن دوایی دەفەرمێ ولا تقربوا مال اليتيم إلا بالتي أحسن حتى يبلغ أشده وأوفوا الكيل والميزان بالقسط ولا تبخسوا الناس أشياءهم وأوفوا الكيل والميزان بالقسط لا نكلف نفسا إلا وسعها وإذا قلتم فاعدلوا ولو كان ذا قربى وبعهد الله أوفوا ذلكم وصاكم به لعلكم تذكرون. پێشێ پێنجی فەرمونون ئەمجا چواری دیکە دەفەرمێ توخنی ماڵی هەتی و مەکەون مەگەر بەش کام شێو باشترە بۆ ئەو و لە کێشان و پێواندا دادگەرانە بە چاچی بیکەن هیچ کەسێک لێ داوا ناکەین زیاد لەوەی کە لە توانایدا هەیە. وإذا قلتم فاعدلوا ولو كان ذا قربى قەقسەتان کرد دادگەرانە قسە بکەن ئەگەر خزم و نزیکیش بێ بەلایدا دامەشێنن وبعهد الله أوفوا بەڵێن و پەیمانی خوا بەرنەسەر ذلكم وصاكم به لعلكم تذكرون ئەوەتان خوا ئامۆژگاری پێکردون بۆ ئەوەی بیر بکەنەوە بێتەوە یادتان. ئەمجا هی دەیەم قەدەغەکراوی دێم دەفەرمێ وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيله ذلكم وصاكم به لعلكم تتقون. وأمە ڕاستە شەقامی منە واتە ئەوەی باس کرا ئەوە ڕاستە شەقامی خوایە شوێنی کەون و شوێن ڕێچکەکان مەکەون ئەگەرنا لە ڕێبازی خوا دەترازێن. ئەم ئامۆژگاریتانیشی کردووە بۆ ئەوەی تەقواتان پەیدا بێ پارێزکار بن. متقی کەسێکە جگە لە ڕێبازی خوا و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕێیەکی دیکە ناگرێ. هەر کەسێک وانە بێ ئەهلی تەقوا نییە با خۆشی بە موسڵمان بزانێ با ئیدعای موسڵمانەتیش بکە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ لەیسە المؤمن بالطعان ولا اللعان والفاحش ولا البذيء. ئەمە تیرمذی بە ژمارە 1970 هێناوەتی و بە حەسەنیشی داناوە. مسلمان بڕوادار بە تانە لێدەر و نەفرینکەر و قسەی ناشیرینکەر و زمان شڕ نییە. ئەگەر ئیمانت هەبێ نابێ صفەتە خراپانت هەبێ. هەروەها پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام سیباب المسلم فسوق وقتال كفر. بوخاری بە ژمارە 48 و مسلم بە ژمارە 64 هێناویانە. جینێەوە بە مسلماندان مای لە ڕێدەرچوونە و جەنگ لە دشکردنی مای بێبڕواییە صفەتی کافرانە. هەروەها پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام لا تسبوا الأموات فإنهم قد أفضوا إلى ما قدموا. بوخاری بە ژمارە 1390 ناوێتی. جنێو بە مردووان مەڵێن ئەوان چوون بۆ ئەوەی کە پێشیان خستووە خۆیان و کردەوەی خۆیان پێویست ناکە قسەیان پێ بڵێن دڵی زیندوەکان ئازاردان بەهۆی قسە گوتن بە مردووانەوە کە ئەوانیش ڕۆیشتوون. هەروەها پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ئیاکم والظن فإن الظن
أكذب الحديث ولا تحسسوا ولا تجسسوا ولا تنافسوا ولا تحاسدوا ولا تباغضوا ولا تدابروا وكونوا عباد الله كما أمركم. المسلم أخو المسلم لا يظلمه ولا يخذله ولا يحقره. التقوى ها هنا ويشير إلى صدره. بخاري بجمار 543 مسلم بجمار 2563 هنا ويانا. پیغمبر فرمی علیه الصلاة والسلام خۆتان لە گومان بپارێزن چکە گومان درۆترین قسەیە گومانێک کە ڕێتێ نەچێ هیچ مەزەنەی نەبێ و هەست لە یەکدی ڕامەگرن و سیخوڕی لەسەر یەکدی مەکەن و پێشبڕکە ناشەرعی و ناڕەوا لەگەڵ یەکدیدا مەکەن حەسوودی بە یەکدی مەبن یەکدی مەبوغزێنن پشت لێک مەکەن و برای یەکدی بن وەکو فەرمانی پێکردوون مسلمان برای مسلمانە نە زوڵمی لێ دەکات نە پشتی بەردەدا نە بە کەمی تەماشا دەکات تەقوا لێرەدا ئاماژەی بۆ سینەی مبارەکی کرد ئەگەر تەقوا لێرەدا هەبوو مرۆڤ لە هەموو قەدەغە کراوەکان خۆی دەپارێزێ و لە هەموو خوو خدە خراپەکان دوور دەکەوێتە خوا بە لوتف و کەڕەمی خۆی ئیمانمان دامەزراوتر کە تەقوامان لە دڵدا ڕۆشووتر و سەقامگیرتر کە بۆ ئەوەی کە پارێزرا و سەلامەت بین لە شکاندی قەدەغەکان و لە ڕەچاوکردنی خوو خدە خراپ و دزێوەکان لێرەجا کۆتایی بە ماڵقەیەمان دێنین وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين.